ئێستا کەوتەوە ئیش و ئیستا دوو یەکەمان لە ئیشایە هەریەکەیان بە توانای 6 مێگاوات چونکە لەبەر نەبوونی ئاو ئەم ساڵ وەکو ساڵانی تر ئاو زۆر نییە ناتوانین 83 مێگاواتەکەی پێ بەرهەم بهێنین لەبەر کەمی ئاو. وێزگەیەکمان ئێستا لە ژێر چاکسازیایە وێژگەی ژمارە 2 لە مانگی 6ەوە لە کار کەوتووە بەهۆی بوونی کراک لە ڕەنەرە. ئێمە کێشەمان دابین نەکردنی بودجە بۆ وێزگە ئەبێتە هۆی دواکەوتنی چاکسازی لە یەکەکانە، دواکەوتنیش لە هەموو بەشێکە کە چاکسازی دوا بکەوێ زەرەری زیاترەدا، کاتی زیاتری پێویستە بۆ چاکسازی، لەبەرو خۆ پێویستەکە هەموو ساڵێک ئەم یەکانە چاکسازی تیا بکرێت کە پێڵێن سیانێ ڕۆتین و ئۆڤەرهۆڵیش لە 8,000 کاتژمێر جارێکە سیانەی چاکسازی ئۆڤەرهۆڵ بکرێت.